لە دوای زانکۆ و پەیمانگا دوای زانکۆ و پەیمانگا ئایا ئەو قسەیە ڕاستە کە هەندێک لە کچ و کوڕە جوانەکانم دەڵێت پەشیمانم لەوەی چەند ساڵە خوێندم ئایا بڕوانامە تەنها بۆ تەعینبوونە یان بڕوانامە چی شتێکت پێدەبەخشێ لە دوای زانکۆ و پەیمانگا چکەمە بخۆی قسەیەکە ینی زۆر جار من ئەم قسەیم بیستوم پێم ناخۆشە بەڕاستی حەز ناکەم گەنج وابیر کات و بڵێ ئەم بڕوانامە هیچی پێ نەدام تەواو ئایا چی بکرێت بڕوانامەکە چۆن توانرێت وەکو سوود وەکو معریفە و ڕۆشنبیری هیچ سوودێکی دەبێ بۆ دوای زانکۆ بەڵێ سوودی هەیە دکتۆر گیان بەڵێ لەلایەنێکەوە کە تۆ ئەتوانی پەروەردەی مناڵی پێ بکەی یعنی پەروەردەی هەر مناڵی خۆت نەبێ هەر کەسێ لە چواردەورت بوو ئەمە لایەنی پەروەردەیەکەی دووەم هەچ کەسێک یعنی خزمە دراوسەیە هاوڕێیە پێویستی بە تۆیە مناڵێکە من ئێستا لە بواری عەرەبیە شارەزەم مامۆستای زمانی عەرەبیم یعنی تەلەفۆنێکە بۆ کە مناڵەکەم امتحانیەتی زۆر قەچێکە خوای گەورە عیلمەی بە تۆیاوە با دوو کەس ئیسفادە لە عیلمەکەی تۆش بکەن ئەمە ئەو لایەنی ینی زۆر ئیسفادەی هەیە لایەنی شخصیەتی ئینسان بەڵێ زۆر تۆ چاوکراوترە بیت کۆمەڵێک کەس ئەناسی ڕاستە لەو لایە ینی کە تۆ ناومێد دەبیت دانامەزری لەلایەن حکومەتەوە بەڵام زۆر بەڵێ من هیچ پەشیمان نیم لێ ینی زۆر دڵم پێی خۆشە بە بڕوانامەکەم بەڵام ئەگەر لەلایەن حکومەتەوە ینی شتێکە بۆ بکات طبعا ئێمە ناومێدیش بوون لەلایەن حکومەتەوە ئەمە هیچ ئەمە وازی لێبێنە کە ئێمە ناومێت کردووە ئەم جەماعەتە قسمەت نابێت تو ئێوە ببنبەوە باشە بەڵام ئەچیتە لای ئەهلیش بابێنە سەر ئەهلیەکان ئەمانی زەخێرە کورتی پێم بەنامەکە بەرەو دکتۆر ئەچی دانیشی جارێ ئەڵەی تاوانێکە کردووە بە چواردەوتەوە چیت کردووە چیت نەکردو چی باشە مامۆستا 4 ساڵی جامیعەتەوەکە بە شێوەی عیلم پێ بێ دەرسێ بە مناڵێکی ئیبتیدایی بڵێ ئەمە یەک دوو منیان علی تۆ بەعزە بۆچی دابڕاوی تۆ لە وڵاتێکە ئەزانی بۆچی بۆ ئیشت دەست نەکەوتوە بۆچی تا ئێستا یعنی پێویست ناکە ئەم تۆ ئەم هەموو کۆتوبە نەدانێ بۆ مامۆستایەک ئەم هەموو پرسیارە باشە دی وەردەگرن ئەوی ژەگەر واستت هەبێ وەرگیرای یعنی کە ئەنجە دوای ئەوە بۆ نمونێستا تۆ لە پەیمانگایەکی شەکەی 3 مانگی هاوین ئیشی پێت نەبوو بڕۆ ماڵەوە لەگەڵەوە شاموچەکەی کەمە تۆ نیوەی بە هاتوچۆ مناڵت هەیە ئەیخۆ ناکرێت و هەر بیبێ بۆ لای دراوسێ و دایک و کەس ئەوانیش هەمووی بێزارە بنێت ئەی بێتە لای بڵێن دایەنگەیە باخچەیە ئەبێ نیوەی بە بۆ چی بۆ تۆ مێنێتەوە هیلاکیەکە لەگەڵۆش ینی من وەک مامۆستایان قساکەم تۆ تووشی ینی بەڕاستی تووشی کۆمەڵێ نەخۆشیە بی ئەوە بە پێ ئەوەسی ئەنجا دوای ئەوە تەعامولی ئەمانی ئەهلیەکان زۆر جددیە و کتوهینە بۆیان بەڕێزت یاخوا سەلامەت ئەزیزانی خۆم بینەرە بەڕێزەکان میوانە ئازیزەکان دەرچووی زانکۆ و پەیمانگا تەنها یەک بوار نییە کە باسی بکەیت خاڵی یەکەم بە کۆی ئەم بەرنمەیە کە من دەمێ کۆی کەمە و ئومێ دەکەم پەیامێکمان گیان بێت بە بینەرەکانمان بە بیسەرەکانمان بە دەسەڵاتدارەکانمان خاڵی یەکەم بزانە کێ دەنێری بۆ زانکۆ و پەیمانگاوە لە زانکۆ و پەیمانگا چۆن فێری دەکەی خۆی بۆ دوای زانکۆ و پەیمانگا حازرکە خاڵی دووەم سیڤی گرنگ و مویمە بەڵام یەکێ لە دێڕەکانی سیڤی بریتێ لە بڕوانامەی کە هەتا بەڵام زۆر شتی تر دەور دەبینێت گرنگ و مویمە ناشکرێتەوە خەرێجی کۆمپیوتەر بی فۆتۆشۆپ نەزانی ئەگزڵ نەزانی وەرد و تەرتیبات نەزانی پاوەرپۆینت نەزانی یان هەندێک لەو شتانی تر کە بەرنامە هەیە ڕەبتیە بە کۆمپیوتەرەوە ناکرێتەوە دەرچووی بۆ نمونە مەسەن بەشە پزیشکیەکانوی بەڵام خولێکی فریاگوزاری سەرەتایی و دەرزی لێدان و تەداوی و ECG و ئەوانی کە بۆنە لە بەشە تۆبیەکان و هاکەزا بۆ هەموو بەشەکانی ترکەوەتە ئەوە خاڵێکی ترکە ئێمە هەم ئەم ڕۆهڵماندا باسی بکەنەوەی ئەوەیە کە خۆت بە قۆت و بێزگی خاڵی سێم ئەوەیە کە ئێمە دەمانێت بە کۆی قسەکان ئەو پەیامە بە بینەرەکان و بە میوانەکانیشم بگەێنم کە شەت نییە 100% چاوەڕێی حکومەت بکەین جارێ من لەوەیە هەر زۆر ناڕازیم حکومت کیە حکومت من و تۆ دروستمان کردو دێ ئەگەر بە دڵت نییە دەنگی پێمەدە دێ ئەگەر بە دڵت نییە هەڵی مەبژێرە دێ ئەگەر بە دڵت نییە ئۆکەی بۆ مەکە دێ ئەگەر بە دڵت نییە سێڵفی لەگەڵا مەگرە دێ ئەگەر بە دڵت نییە چەپڵی لێمەدە و سەرچۆپی لەگەڵا مەگرە دێ ئەگەر بە دڵت نییە کۆمنتی بۆ منووسە دێ ئەگەر بە دڵت نییە لایک و کۆمنتی بۆ مەکە و وەکۆڵێت ڤیوەکەی مەگەێنە بە کەشکەلانی فەلەکەواتەوە بەشێکی خۆمان بەڕاستی من تۆ هەمومان بەشێکی لە هاتنی ئەمانی کە زۆر جا دەڵێن حکوومەت یان فلان یان ئەوە باش نییە یان بەرنامە و پرۆگرامی نییە بۆ داهاتووی گەنجەکان یانی ئێمە لە کوردستانە بەڕێزان کە بەرەو کۆتایی بەرنامەکە دەچم دەمێ ئەم پەیامە بگەێنم ئێمە لە کوردستانە وەکو ئەوانەی کە لە تەمەنی 20 ساڵین تا نزیکی 45-50 ساڵ زۆری نین لە 20 ساڵەوە ئەوانی کە معانات کێ لە کوردستانە بۆڵەبۆڵی دێوگلەیە و هەتا لوتمان هاتووە ئەوانین کە لە تەمەنمان لە بینی 19 ساڵە هەتا تەمەنی 45 ساڵ زۆری نین بەدەست کێوە بە زۆری نین کە بۆڵەبۆڵەکانەکەین بەدەست خەڵکانێکەوە کە بین تەمەنیان لە بینی 60 بۆ 70 ساڵە دەی ئێمە زۆری نین کەواتە ئەم زۆرینەی هێشتا کە نەمانتوانیوە کاریگەریەکی باش و چاک دروستکەین ماڵی بەختیار دەوێت ئەم کاریگەریە لە داهاتووە باش و چاک و مەزبوط دروستکات تەمەنا دەکەم دەرچوانی زانکۆ و پەیمانگا هەم بەرنامە و پرۆگرامیان هەبێ بۆ خۆیان هەم حکومەت بەرنامە و پرۆگرامیان هەبێت وە لە داهاتووشە بەرنامەی ترمان دەبێت کە چی تر بکەیت چۆن بتوانین
هەلی کارەکانی خۆمان باشتر و چاکتر و مەزبوط بکەین چۆن بتوانین پیشەیەکی ترمان دەستکەوێت چۆن بتوانین لە ناو پیشەکانمانە باشتر و چاکتر بین و سەرکەوتوتر بین